بله بین رانکش بابت مجارنگر من حال عراق در روجا سیاست دا مجارا در باسکرنا یاسای آسایش خوراکیه بگمان آرین پشتوانی ویاسای دکن دبیجن عراق لهم بر قیرانه که نبونا خوراکیه کو گین عراق و کو پیویست خوراک تدا نمایه شر لوکرانیا باندوری لسرکریه مجارا هوش که سالیه هیه آلین کو دجی ویاسای نجی دبیجن اف یاسای الترناتیو بودجه اف یاسای معناهن ده کو اف حکومتنا هر دوی بردام بکه ام بزن بین گل و روش چاوایه که شاوایه جوینا چاپره بده چه آلین کردان بحث ویاسای چاوا دکن برس کاروان یارویس پارلمانتری عراقی لبغداد گلمه که کاروان ایبراتا باش اگر ام بحث رونشنا پارلمانی بکن گلو رونشتن چاپره بده چه که شاوایه نوا رونشنه دا چاوایه دی دنگین پید وی اینیت افیاسای کو فعلا و تقبل کرنو در باز بید بله برار بود داشته ساعت 11 بریو بچه بلام بینی ساعت 2 آخره دوانی ساعت 8 است دانش نکرد دستی پیش نکردوه سوارد با رایلا نکان یاخد هزا کانی ناو پرلمان واضحه یعنی بشکل هزا کان عربی ام پروژه یاسین و پشتیوانی سرسخت یکن بایتی پرینن و بشکل هزا کانیش بیانی دستوریانه بیانی که لجاتی ام پروژه یاسای دبو پروژه یاسای بودجه گشتی عراق بنیردرایا لبرو جورک ل ناکۆکی هەیە لەسەر تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە کە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە بڕیارە ئەمڕۆ دەنگی لەسەر بدرێ ئەو جۆرە ناکۆکیە زاقە هەنیاکرێ بەڵێ ناو جۆرە ناکۆکیەکی بە شێوەیەکە کە فعلا بەربەست دروست بکرێت خۆی لە ڕاستی ئەم ناکۆکیانە ناکۆکی سیاسین و بەرەنجامی ئەو دابەشبوونەیە کە لە نۆی یەکەوە لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عراقەوە دروست بووە هاوپەیمانی سیاقۆڵی سەدرەکان و حەلبوسی و پارتی تەبەدیەم پرۆژەیەکەن و لە بەرامبەریشە هێزەکانی تاری تەنسیقی دوو بەشن بەشێکیان لەگەڵ ئەوەن کە دەمدەن بەم پرۆژە یاسایەوە تێپەڕێت چونکە عێراق لە بەرامبەر قەیرانی خۆراکە یا قەیرانی کارەبایەوە هەندێک پێداویستی تری ڕۆژانەی خەڵکەکان حکوومەتە کاربڕێکەکە بتوانێت دابینی کە و هەندێکیان بیانی دەستوریانەیە کامە هیچ بنەمایەکی دەستوری نییەوە پێشتر لەلایەن محکەمەی فدرالیەوە ڕەت کراوەتەوە لە جیاتی ئەمە کە خۆمان سەرقاڵکەین بەم پرۆژانەوە پرۆژە بودجەی گشتی 2022 عراق بێتە پەرلەمان باشترە بە نسبەت کوردەوە لە ڕاستی ئێمە پێشترش ڕامانگەیاندبوو دابەشبوونە سیاسی کە لە پەرلەمان ڕوویدا زیانی گەورەی بۆ کورد دەبێ و ڕوانینی کوردیش هێزە کوردیەکان لەسەر ئەم پرۆژە یاسایە هەمان دابەشبوونی سیاسیە کە لە یەکەم جلسەی پەرلەمانی عراقەوە لەو ڕیزبەندیە و لەو جەمسەربەندیە لەناو پەرلەمان دروست بووە هاتوۆتە ئاراوە بەداخەوە ئەم بودجەی تەرخانکرا بۆ ئەم پرۆژە یاسایە لە بودجەی سیادی عراقە عێراق لە بەرزبوونەوەی نرخی نەوت پارەیەکی زۆری دەستکەوتووە و بە جۆرێک احتیاتی نەقدی عراق بانکی مەرکەزی عراق گەشتۆتە نزیکەی 80 ملیار دلار و بەم شێوەیە بێ ڕەنگە تا کۆتایی ئەم ساڵ بچێتە سەرووی 100 ملیار دلار و گەلی کوردستان بەپێی دەستور بەشێکە لە گەلی عێراق گەلانی عێراق و ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە 2014 ناوەڕاستی 2014ەوە کێشەیانەوە کێشەی قوڵە بەینی هەردوو حکوومەتەیە لەسەر مەلەفی نەوت لەسەر مەلەفی داهات لەسەر کۆمەڵی مەلەفی تر بەڵام ناکرێت گەلی کوردستان بدێ بە زەحەیەم جۆرە لە ململانی بڵێ کاروان ئێمە باسییان پرسە بە فراوانتر دەکەیت لانی کەم فکرەکەم بین کەم بڵێ لانی کەم دەبوو لەو بوارە سیادیانە پشکی هەرێمی کوردستان نەبووە لە مەسەلەی دروستکردنی بەنداوە لە مەسەلەی ئەو پرسانەیە کە پرسی سیادین پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە دەبوو پشکی هەرێمی کوردستان هەبووە لە تەنمەی ئەقالیم بەداخەوە تەنها کە بڕی 8 تریلیۆن دیناری بۆ تەرخان کراوە 1 دیناری بۆ سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان تەرخان نەکراوە تەنها تەرخان کراوە بۆ 15 پارێزگاکەی تری هەرێمی کوردستان بەپێی دەستور بەپێی قانون بەپێی عورفەی لە پەرلەمانە هەبووە هەموو جارە 170 دەبوو پشکی کورد بێ لە تەرمەی ئەقالیم بەڵام بەداخەوە 1 دیناری بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان تیانە بڵێ هەڵبەت کاک کاروان 8 مانگە بەڕێز ئەندامی پەرلەمانی پێشتریش ئەکیت ئاگا لە ڕەوشەکە هەبووە
مەسلەی وەرگرتنی قەرز لە وڵاتانی دەرەوە مەسلەی دابینکردنی بودجە بۆ سوپای عێراق و بۆ سوپای عێراق لە کومەڵی پرۆژە یاسای هەرێمی کوردستان بێبەشکراوە وەکو تواڵی ئەگەر ئێمە باسی پرۆژە یاسای ئاسایشی خۆراک بکەین کە وەکو تو پێشتر وتیت عێراق لە بەردەم قەیرانێکی مەترسی دازایە هی خۆراکی وشکە ساڵی هەیە شەڕی ئوکرانی هەیە کومەڵێک پرسیتر لەسەر ئەم بابەتە کەواتە بەشی هەرێمی کوردستان لە چارچێوەی ئەم یاسایە چییە؟ چی بەردەکەوێت؟ خۆی لە ڕاستیە وەکو باسم کرد وەزیری مالی عێراق زۆر بەڕوونی قسەی کرد یەک دوو ڕۆژ لەمەوبەر وتی هیچ تەخسیساتێک بۆ هەرێمی کوردستان ناوەم بودجەیە نییە لەناوم پرۆژە یاسایە نییە و ئەوەی کە هەیە وەکو بیان وەگەر ئێمە باسی کەین بۆی بڵێن دەنگە دەین بە پرۆژە یاسایە مەسلەی فۆرمی خۆراکەکە چەند مادەیەک لە فۆرمی خۆراک زیاد دەکرێت چەند خۆراکێک نەوە خۆراکێک لە ڕاستیە هەموو عێراقە گرێتەوە یعنی پرۆژە بودجە هەبێ نەبێ یاسای ئەمنی غیزایی هەبێ نەبێ باعی ماگانە ئەدرێ و مەسلەیەکی تر تەرخانکردنی پارێ بۆ دانەوەی قەرزی گەرمی جوتیاران یعنی ئەمە هیچ دەستکەوتێک نییە جوتیار گەرمی فرۆشتۆ بە دەوڵەتی عێراق مەجبورە و پارێ بداتەوە ئەمە هیچ دەستکەوتێک نییە بە دەستکەوتی بزانین لەبەرەوەی کە ئەوەی ئێمە ئەیبینین هیچ بودجە پارێکی بۆ هەرێمی کوردستان تیا نییە ئەگەر ئەوەی بوێ ئەمە وا تەفسیرکە کەشتی تایە بۆ هەرێمی کوردستان هیچی تیا نییە و مەگەر لایەنەکان حراجی یەکتری بوو بێتن حراجی شەقامی عێراقی بوو بێتن کە ڕۆژانە مزاهرە هەیە یاخود مڕعاتکردنی حەلیفەکانیان بێ هاوپەیمانەکانیان بێ بۆی ئیشیان پێیان بێ بۆ قۆناغەکانی داهاتوو بۆ هەڵبژاردننی سەرۆ کۆمارە بۆ تێپەڕاندنی کابینەی تازە ئەگەر تشکیل ببێت تەنها ئەوەیە بە دڵنیاییە هیچ شتێکی بۆ هەرێمی کوردستان تیا نییە. ولی برێس کاروان یاروایس پەرلەمانتەری عێراقی لە بەغدا سپاس کای کاروان.